محەممەد ساڵح عێراقی ئەو کەسایەتیەی گەلی عێراق هیچ وێنەیەکیان نەبینیوە، بەڵام زۆرترین کاریگەری لە گۆڕەپانی سیاسی وڵاتەکەدا هەیە. محەممەد ساڵح عێراقی کە ڕۆڵی ڕاستەوخۆی ئاراستەکردنی لایەنگرانی ڕەوتی سەدر دەبینێ، تا ئێستا بۆ گەلی عێراق ڕوون نییە ئەم کەسایەتیە کەسایەتێکی وەهمیە و لەلایەن خودی سەدرەوە ئاراستە دەکرێ یان بەڕاستی ئەو کەسە بوونی هەیە و هەروەک هەندێک دەڵێن کەسایەتێکی نزیک لە موقتەدا سەدرە و لە ڕووی خزمایەتی و خزمەتکردن بە ڕەوتەکەیەوە ڕۆڵی پێدراوە. سەبارەت بەم کەسایەتیە هەردوو بۆچوونەکە پاڵپشت و بەڵگەی بەهێزیان هەیە. دەربارەی ئەوەی کەسایەتێکی ڕاستەقینەیە چەند سەرچاوەیەک دەڵێن ئەو کەسەی هەژماری محەممەد ساڵح عێراقی بەڕێوە دەبا ناوی عەلی موئمیل محەممەد سەدرە و برازای موقتەدا سەدر خۆیەتی، ئەو هەمیشە لەگەڵ سەدردایە و ئەوەی موقتەدا دەیڵێ بڵاوی دەکاتەوە. لە بەرامبەردا سەلاح عوبێدی وتەبێژی موقتەدا سەدر لە لێدوانێکی پێشوویدا ئاماژەی بەوە کردووە لە کاتێکدا لایەنەکانی دیکەی عێراق سوپایەکی ئەلکترۆنیان دروست کردووە بۆ بڵاوکردنەوەی قسەی ناڕاست و پڕۆپاگەندە و بیرۆکەی خراپ، سەدریەکان توانیویانە داهێنانێکی نوێ بکەن، ئەویش دروستکردنی پێیجێکی ئەلکترۆنیە بە ناوی کەسایەتێکی گریمانەیی بۆ کارەکتەرێک لەژێر ناوی محەممەد ساڵح عێراقی بە مەبەستی بڵاوکردنەوەی هەموو ئەو بیرۆکە ئەرێنیانەی خزمەت بە کۆمەڵگە دەکەن تاوەکو متمانەیان بەدەستبێنن. ئەلعوبێدی ئاماژەی بەوە کردووە پەیجەکە ڕاستەوخۆ لە چوارچێوەی موقتەدا و لەلایەن خودی موقتەدا سەدرەوە بەڕێوە دەبرێ و بە ئاگاداری ئەو زانیاریەکانی بڵاو دەکاتەوە. کەسایەتی محەممەد ساڵح عێراقی زۆرترین ڕۆڵی بینی لە خۆپیشاندانەکانی چوارشەمەی پێشوو واتە 27 تەمموز. هەروەها لەگەڵ ئاراستەکردنی خۆپیشاندەرانی ڕۆژی شەممە 30 تەمموزیشدا ڕۆڵی دیار بوو. ئەمە جگەلەوەی لە دروستکردنی ناڕەزایەتی گشتی لەسەر محەممەد شیاع سوودانی کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق سەرکەوتوو بوو، کاتێک تویتێکی گاڵتەجاڕیانەی لەبارەی سوودانیەوە بڵاو کردەوە و تیایدا کەسایەتی محەممەد شیاع سوودانی لەگەڵ سێبەرەکەی خۆی تەوقە دەکا وەک ئاماژەیەک بەوەی ناوبرا و نوێنەرایەتی خودی مالیکی دەکا لە وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق. هاوکات لە خۆپیشاندانەکانی شەممەدا بەردەوام جوڵە و ئاراستەکردنی لایەنگرانی سەدر بەدەستی ئەکاونتەکەی محەممەد ساڵح عێراقی بوو. خۆپیشاندەرانی بۆ چوونە ناو ناوچەی سەوزی بەغدا و ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاراستە کرد. دواتر ڕەوانەی کردن بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری، پاشکەمێکیش پاشەکشەی پێکردن دووبارە بۆ باڵەخانەی ئەنجومەنی نوێنەران، پاشانیش ڕەخنەی لە ڕاگەیەنراوی نوێنەری سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان گرت کە سەبارەت بە خۆپیشاندانەکانی بەغدا قسەی کردبوو. تا ئێستا دیار نییە محەممەد ساڵح عێراقی کەسایەتێکی ڕاستەقینەیە یان کەسایەتێکی وەهمیە و لەلایەن خەڵکی دیکەوە بەڕێوە دەبرێ. تا ئێستا دیار نییە هەژماری محەممەد ساڵح عێراقی هی خودی محەممەد ساڵحە یان لەلایەن کەسێکی دیکەوە بەڕێوە دەبرێ. هەروەک چۆن دیاریش نییە محەممەد ساڵح عێراقی و تویتەرەکەی عێراق بۆ چ لایەک ئاراستە ئاکەن.